This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان. وەک وتراوە ئەگەر دوژمنانمان نەیانتوانیوە بمان سڕنەوە، بەڵام خۆخۆری و یەکتر قبول نەبوونمان ئەو ئاواتی دوژمن دەهێنێتە دی. ئەگەر وابین حتمەن. ئێمە سەرکردە و سیاسی زۆرمان هەیە، بەڵام چارەسەر بۆ کێشەکان کەمن. یاخود ئەگەر هەش بێت وەکو خوێی ڕژاو بەسەر دڕکدا وایە. دەبێ بپرسین بۆچی، بەڵام وەڵامەکەشی هێشتا هەردیار نییە. منەم شەو دەپرسم داهاتووی هەرێم بەم گرفتانەی کە ئێستا هەیەی، هەروەها داهاتووی کورد لە عێراقدا بەکوێ دەگات. ئەم بابەتە دەکەمە تەوەرێک بۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دکتۆر محمود عوسمان، کەسایەتی سیاسی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. سوپاس بۆ ئامادەبوونت دکتۆر. بەڵێ بەڕێزان، وەک هەمیشە ئێوەش دەرفەتتان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە پەیجەکانی ناوتی هەر پرسیار و سەرنجێکتان هەیە، بە کۆمنت بۆ ئێمەی بنووسن، هەم مەودای گفتوگۆکەمان فراوانتر دەکەن و ئەگەر پرسیارێکی دیاریکراویشە بێ حتمما داوا دەکەم لە میوانەکەم کە وەڵامتان بداتەوە. دکتۆر، دەمەوێت بە شێوەیەکی گشتی سەرنجت بزانم لەسەرەوەی کە ئەم دۆخە بەکوێ دەگات، هەم دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان، هەم ئەوەی کە لە نێوان کورد و عێراقیشدا پەیوەستە. چی لێ دێت یانی؟ پێشێکی سڵاو ئێوە هەمووبینەناردان خۆی لە چەند ڕستەیە کە باسی کرد و شەرحت کرد کە وەزعی ئێمە چۆنە و ئێمە چونکە یەکنین و ڕێگنین و لەگەڵ یەکنین، دوژمنان زۆری سیفاداکەن. یعنی کورد خۆی ئێستا کێشە بۆ خۆی دروستەکە، پێویستی زۆر بە دوژمن نییە کەوا کێشەی بۆ دروستکە. ئەم ناکۆچەیە کە ئێستا هەیە ساڵێکە تقریبان بەردەوامە زۆر بە توندی، ئەمە تاسیرێکی زۆر نێگەتیڤی کردووە سەر ئێمە لە عێراق، لە کوردستان، لە سەر ئاستی نەتەوەی کورد. و بەڕێی من ئەگەر چارەسەر نەکرێ بێگومان لایەنی دەرەکیش دەستی تێخەن و کێشەکە فراوانترە بێ و ئەو کاتە ناتوانین نە لە هەرێم ئەوی ئەمانوێ بیکەین وەکو پێویستە و نە لەگەڵ عێراقیش کێشەکانی خۆمان چارەسەر بکەین و ناتوانین بەرەو کاری نەتەوەیی زۆر بڕۆین بەسەر کەوتووی. لەبەرەوە یەکەم هەنگاو ئەوەیە هەوڵ بین ئەو کێشانەی ناو خۆمان چارەسەر بکرێ، یەک ریزیەکی ڕاستەقینە هەبێ، اینجا بەیەکەوە هەوڵ بین بۆ چارەسەرکردنی کێشەکانی تر لەسەر ئاستەکانی ناو دەرەوە. باشە، بەڵام یعنی سەرکردایەتی سیاسی کورد لە ئێستادا ئەم هۆشیاریان نییە بەوەی کە دۆخی ئێمە ئەگەر چارەسەر نەکرێ بەوە دەگەین، یعنی دەرەنجامەکەمان بۆ جۆرە دەبێت کە تۆ باست کرد. یعنی بەڵام ئەگەر ئاگادارن بۆچی هیچ هەوڵێکی جددی نییە بۆ چارەسەرکردن. وڵای بەلای منەوە ئاگادارن، ئەوی من و تۆی زانین، ئەوانی ژێزانن، بڕواناکەم کەس هەبێ نەیزانێ، ینی هاوڵاتیەک لە جادە ئەو شتانە کەواتە بێخەمی سەرکردایەتی سیاسی کورد هەیە ناکەن، چونکە حیزبایەتی تەسگەکەن. بێگومان بێخەمی هەیە، حیزبایەتی تەسک هەیە، تاکە کەسی هەیە، ناکۆکی لە بینی کەسەکان و حیزبەکان هەیە، ناکۆکی لە ناو حیزبەکانە هەیە. ئەمە هەمووی بێگومان کەم نین. ئەم شتانە وای کردووە کە نەرمی نەبێ، وای کردووە کەوا بەرژەوەندی کورد بێ بە لاوەکی، بەرژەوەندی حیزبایەتی تەسک بێ بە سەرەکی و نەتوانن بەیەکەوە دابنیشن ڕێبکەون. کۆن دانیشتن هەبوو، بەڵام نەئەگەیشتە نەتیجە. ئێستا دانیشتنیش نەماوە. لەبەرەوە من قەناعەتم وایە وەزعێکی زۆر پڕمەترسیە و هەمووی زانن و دەوروبەریشمان گەلە کۆمەکیمان لەکەن. ئێستا زۆر ئاشکرایە ئێرانە، تورکیا، سووریا، حتا بەغا، یعنی هاوکارن، ڕێکەون، نزیگە بنەوە لە یەک بە پەلەپەل ئەڕۆن و هەمووی ئەوە کورد بە مەترسیە زانن. لەبەرەوە بەڕێی من لە کاتێکا کە ئەوانەی نەیاری ئێمەن خەریکن بە پەلەپەل کۆ ئەبنەوە و گەلە کۆمەکی لە ئێماکەن، ئێمە خۆمان زۆر بە سستی خەریکین یا خەریک نین ئەسڵەن
و نازانم ئایندەی تەمان باش نابێ و دڵنیام هەموو سەرکردەکان ئەمە ئەزانن باسی شیەکەن نەکەری زانن. باشە بەس دکتۆر خۆ یعنی زۆر جار پێچەوانەی ئەم قسەیە دەبیستین لە سەرکردایەتی سیاسی کورد و تەنانەت ئەو وڵاتانی کە ناوتێنان ئەوان بە دۆست ناوی دێنن و لە ئاستی کرداریشە یعنی ئەوان پەیوەندی و دۆستایەتی باشیان هەیە لە نێوان یەکترە ڕەنگە جیاوازی هەبێت لە هێزێک بۆ هێزێکی دیکە بەڵام بە شێوەیەکی گشتی هێزەکان دۆستایەتیان باشە هەم لەگەڵ تورکیا هەم لەگەڵ ئێران تەنانەت لەگەڵ بەغداش. بەڵێ آخر ئەوەیە مهم ئەوەیە دۆستایەتی کورد هەبێ یعنی چونکە بەیەکەوە نین بێگومان تۆ مەسەن حیزبێکێ بۆ ئێران حیزبێکێ بۆ تورکیا حیزبێکەکێ بۆ بەغا ئەو لایەنانە قسەیان لەگەڵەکان مجامەلیانەکان ممکنە وعد و شتیان بدەنێ مەبەستیشیان زیاترەوەی بۆی لێکیان دوورخەنەوە لێکیان بترازێنن کێشە دروستکەن لە نێوانیان. بەڵام ئەو کاتە ئەڵی دۆستایەتی کە هەموو یەک بن بە یەکەوە وەفدی کوردی بچێ بۆ ئەو وڵاتانە و لەگەڵ ئەو وڵاتانە ڕێکەوتن بکات لەسەر بناغی بەرژەوەندی کورد نەک حیزبێ بە تەنها بچێ هەموو بەیەکەوە و بەو پێ لەگەڵ دەرەوە و لەگەڵ دەوڵەتانی دەوروبەرمان کار بکەن ئەو کاتە ئەتوانین بزانین تا چه حەدێ. بەڵام یەکشت ئاشکرایە ئەو دەوڵەتەی کە لەگەڵ کوردی خۆی باش نەبێ ناتوانێ باش بێ لەگەڵ کوردی ئەو بەری سنوور. تورکیا کە ئێستا کوردی خۆیە کورژەیە کوردی ڕۆژاوا لێ ئەدا لە باشوور لێ ئەدا ممکن نییە لەگەڵ کوردی ئەو بەری سنوور باش بێ. عینی شت ئێران عینی شت سووریایە هەلایە لەبەرەوە بەڕێی من پێوەەر ئەوەیە ئایا ئەو دەوڵەتە چەند لەگەڵ کوردی خۆی باشە ئەوە پێوەرە بۆی بڵێ ئەو دەوڵەتە ئایا دۆستی کووردە یا دۆستی کورد نییە. ئەوە بناغەیەکی گرنگ و ئەساسیە و ئەگەر هەموو کورد لێرە یەک بن من دڵنیام تاسیرێکی باشیانە بێت ئەو دەوڵەتان مشێ ئەو دەوڵەتانش هەڵویستیان وەکو ئێستانە بێ کەمتر دژایەتی و دژمنایەتی بکەن چکوە کورد فاکتۆرێکی گەورە بەهێزەتەوە. باشە دکتۆر دۆستایەتی هێزە کوردەکان لە باشوور بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو دەوڵەتانەدا بە لە بەرچاوگرتنی ئەو پێوەرەیە کە تۆ باست کرد یعنی بەوەی کە ڕەچاویەوەیان کردبێت تا چەند ئەوان لەگەڵ کوردی پارچەکانی دیکە کە کەوتونەتە ئەو وڵاتانەوە تورکیا ئێران سووریا باش بوون لەگەڵ کوردی ئەو ناوچانەدا تاوەکو بتوانرێت دۆستایەتێکی دروست بکرێت لەگەڵیاندا. نەخێوان نییە لەسەر ئەو ئاستە نییە و کۆن پەیوەندی لە نێوان کوردی خۆمان یعنی بڵێن کوردی باش زۆر جارەوەترێ بەرژەوەندی حیزبیە پەیوەندەکان زۆرتر بە شێوەیە بووە وای کردووە حتا شەڕ بەڵێ حتا شەڕ لە بینی ئێمە و لە بینی کوردی پارچەکانی تر دروست بووە لەسەر ئەو بناغەیە توانیوانە ئیسرائیل لێ بکە. ئێستا خۆشبەختانە شەڕ نەماوە بەڵام نەتوانراوە پەیوەندی لەگەڵ ئەو دەوڵەتانە بینا بکرێت لەسەر بناغی ئەوەی کە هیچ زەرەری بۆ کوردی ئەو دەوڵەتانە نەبێت چونکە تۆ لاوازی وەکو وەختێ حیزبێ بە تەنها ئەچێ بۆ وڵاتێ لاوازە ئەوان بەقەد قورسایی ئەو حیزبە حسابی بۆکەن ئەگەر هەموو بەیەکەوە بن قورساییەکیانە بێت توانایەکیانە بێت لایەنەکانی کەس زیاتر حسابیان بۆکەن. لەبەرەوە بناغەکە دیسان ئەگەڕێنەوە بۆ خاڵی یەکەم ئەویش یەکڕیزی و هاوکاریە و یەک هەڵویستیە و چونکە کورد فاکتۆریشی زۆر هەرە گەورەیە لەم ناوچەیە ئەگەر یەک ڕیز بن و بەیەکەوە کار بکەن و یەک هەڵویست بن زۆر حسابیان بۆ ئەکرێ و ناتوانرێ بە شێوەیە ئەو بەرژەوەندیانەی هەیەە بکەوێتە ژێر پێ ئەو دەوڵەتانە. باشە دکتۆر زۆر جار خەڵک چاوەڕوانی لە ئێوەش هەیە ینی با لە بەرچاوگرتنی ئەو ئەزمون و ئەو مێژووی کە ئێوە هەتان بووە لە خەباتی سیاسی کوردیدا یعنی بۆ نمونە توانیوتانە چی بکەن بۆ ئەوەی ئەم گرژیانەی هەن کاڵی بکەنەوە ئەو گرفتانەی کە هەن یان تێگەیشتنێکی دروستتر بدەنە کۆی لایەنە سیاسەکان و سەرکردایەتی ئێستای سیاسی کورد بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە هیچ هەوڵێکتان هەبووە ئێوە؟ وەڵای ئەمە کۆنیش کۆن هەوڵمان هەبووە زیاتر لە ئێستا بەڵام ئێستاش قسەمان هەیە پەیوەندیمان هەیە لەگەڵیان قسەیان لەگەڵەکەین بەس هەوڵمان کەمترە چونکە کە جۆر لێ نەگرن هەوڵی چییە دەیخۆتەوە لە خۆتەوە ناسی سواری ملی خەڵق ببی دەبێت جۆر لێ بگرن ئەبێ ڕێی دووەرگرن ئەو وەختە تۆش ڕێی بدەیت
بەڵام ئێمە ئەوەنەی پێمانەکرێت ڕێی خۆمان لەسەر میدیاکان بە ئاشکرا بڵاوەکەینەوە و هەروەها پەیوەندیش لەگەڵ لایەنەکانمان هەیە ئەوەنەی هەبێ قسەی لەکەین ووا بزانم هەموو ئەیزانن یعنی تۆ وەختی ئەەکەویتە پەیوەندی و قسەکردن کە لایەنێ نەزانێ مەسەلە چیە یا یەکتری نەبینن پەیوەندیان هەیە لەگەڵ یەکتر بەڵام کۆ نابنەوە هەموو شیان مەترسیەکانە بینن هەموو شیان باسی یەکەن هیچیان نییە کە نەیزانن وەکو ئێمە ئەیزانین لەبەرەوە چی ئەتوانی بکەیت تۆ لەو لایەنە بەڵام لەگەڵ ئەوەش ئەگەر بزانین داوا ئەکەن مبادرە هەبێ یا ئێمە ئەتوانین مبادرەیە بکەین دەستپێشکەریە بکەین و جۆ ئەگرن لەو دەستپێشکەریە و یاخود بەو قسەد ئەکان قسە لەگەڵەکان ئەتوانێت ئینسان زیاتر ڕۆڵ ببینێ بەڵام ڕۆڵ بینینەکە کەمترە چونکە جۆ ناگرن و کەسیش پرسی پێ ناکا بڵێت چی بکەم یا چی نەکەم. باشە لە سەرەتای دروستبوونی ئەم گرفتانەوە ئێوە سەرکردەکانتان بینیوە بە دیاریکراوی دەمەوێت بزانم کاک مەسعود کاک نەوشیروان هیچ دیدارێکتان هەبووە لەگەڵی لەسەر ئەم گرفتانە؟ بەڵێ باس کراوە ئەو کاتێک ئێمە هەمویان ئەبینین چونکە برادەرمانن طبعاً لە کۆنەوە برادەری یەکین باسی ئەەکەین ئەم شتانە و دڵنیام ئەوانیش هەریەکە بە شێوەیەک دەیەوێت چارەسەر بدۆزێتەوە. تێگەشتەکان جیاوازن دکتۆر لەسەر ئەو چارەسەرکردنی ئەو دۆخێکی ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە ینی بۆ نمونە ئێستا من حەزەکەم بۆ ڕای گشتیش ینی خەڵکیش بزانێ کاک مەسعود سەرنجی چی بوو لەسەر چارەسەرکردنی ئەم گرفتانی ئێستا هەرێمی کوردستان یان چی بە ئێوە ودلانی کەم؟ کاک مەسعود بەڵێ ئەوی ئەڵێ من جۆم لێ بووە تەوان دیومە وە قسەشم لەگە کردووە بە ئاشکراژ و تۆتی دەڵێ من داوام کردووە چەند جارێ و بەیانیشم دەرکردووە داوام کردووە کە لایەنەکان بێن کۆبنەوە بۆ ئەوەی باسی ئەم وەسع بکەین بە هەموو شێوەی و ئێمە ئامادەین گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنێ بکەین بەڵام بێ ئەوەی پێشمەرج چەبێ بۆ ئەوانە ئەچیە لای لایەنی تر لایەنی تریژەڵێ من ئێمە پێویستە وەزعەکە ئاسایی بکرێتەوە ئەوەی کە ڕووی داوە کاک نەوشیروان بە دیاریکراوی چی پێوتن ینی ئەمە قسەی کاک مەسعود بوو بێ پەرلەمان لە کار کەوتووە بەڵێ ئەمە ئەوەی قسەی گۆڕان ئەڵێم من ئەوەی یەکێتیش تەڵان ئەو قسانەکە هەتا برادرە ئیسلامیەکانیش تەڵان باش یعنی ئەوەی کە ڕووی داوە پێش دوانزەیدا بگەڕێتەوە سەرەوە بەڵام لە عینی وەختا پارتیژەڵێ ئەڵێ مەسەلەکە لە دوانزەیدەوە دروست نەبووە لە 26ەوە دروست بووە کە پەرلەمان ئەو کاتە کۆبەوە 56 کەس نیوە بە نیوە دژی یەک وەستانەوە تەوافق نەما حکوومەتی بنکەفراون لەسەر بناغی تەوافق دروست بوو ئەو تەوافقە لەو کۆبوونەوەی پەرلەمانی 26 و 19 نەما هەر یەکە بە جایشی کە نیوە بوو بە دژی نیوە لەو وەختەوە ئیشەکان تێکچوو و پێویستە بگەڕێنەوە سەر ئەو وەختە و گفتوگۆ بکەن چۆن ئەگەڕێنەوە من شخصی خۆم ڕێم ئەوە بووە هەر لە سەرەتاوە حکوومەتی بنکەفراوان هەڵە بوو نەئەبوو دروستیکان حکوومەتی بنکەفراوان چونکە چوونە ناو حکوومەتەوە هەموو بە یەکەوە و یەکی لەگەڵ یەکیش ڕێک نەبوون لەگەڵ یەک هاوکار نەبوون لەسەر یەک پرۆگرام ڕێک نەبوون بەڵام پێ باشتر بوو ئەگەر ئەوانەی کە ڕێکن حکوومەتەکە دروستکەن و ئەوانیشیش لە ئۆپۆزیسیۆن بن لە دنیا نەبووە سیستەمی پەرلەمانی ئۆپۆزیسیۆنی تیانە بێ ئەوە چاکتر بوو لەوەی هەموو بچە ناو حکوومەتێک و لە پرۆگرامیشیان نەبێت کە ئیتفاقی لەسەر بکەن و کاریشیان یعنی بەرنامەی کاریشیان نەبێت چۆن جێبەجێ بکەن ئەوە بوو چوون لە ناو حکوومەت لە ناو حکوومەت ناکۆچی دروست بوو هەر لە ئەساسا هەبوو ئەو ناکۆچیە وردە وردە زیادی کرد تاگەیشت ئەو هەموو شتانەی کە دیمان باشە دەمەوێت بە دیاری ینی دڵنیام حتمما لە بەرچاوگرتنی ئەو ئەزمونەی هەتانە تەرحی خۆتان کردووە پێشنیازی خۆتان هەبووە بۆ چارەسەرکردن ئەمەوێت زۆر بە دقیقی پێم بڵێ ینی تەرحەکانتان چی بوون بۆ کاک مەسعود بۆ کاک نەوشیروان و وەڵامی ئەوان چی بوو بۆ تەرح و پێشنیازەکانی ئێوە؟ وەڵا تەرحی من هەمیشە ئەوە بووە داوام کردووە ئەو لایەنانە دابنیشن لەگەڵ یەک کە دانیشن لەسەر مێزی گفتووە هەموو شتێ باس بکەن نەک لە میدیاشت باس بکەن و کە کۆ بنەوە شتەکان باز نەکەن چونکە من کۆبوونەوەم دیوە لە بەعزێ کۆبوونەوە بووم لە ناو کۆبوونەوەکان مجامەلاتی یەکترەکەن بە ڕاشکاوی قسە ناکەن شتەکان بە سەریحی باز ناکەن لەگەڵ یەکتر
کە دێنە دەرەوە لە کۆبوونەوەکان بە فێسبوک و بە میدیا و بەوانە ئەوەڵێ وا بوو ئەوەڵێ وایوت و ئەوەڵێ وا ئەەکەم ئەوانە ئەوە هەڵەیە دەبێت لە ناو کۆبوونەوەکان زۆر ڕاشکاو بن زۆر سەریح بن حتا ئەگەر یەکتریش بنینار بکەن لە ناو کۆبوونەوەکان قسەکان زۆر بە سەریحی بکەن بەڵام لە دەرەوە هەوڵ بن کەمتر دژی یەک بن لەبەرەوە ئەو کۆبوونەوانی کە کراون ئەنجامێکی وایان نەبووە بناغەیەکی وایان دروست نەکردووە کە لەسەر ئەو ئەساسە کێشەکان چارەسەر بکرێت تۆ ئەو نیەتت بینی لەلایەن هەموو لایەنەکانەوە بە دیاریکراویش لەلایەن ئەو دوو سەرکردەوە بەوەی کە نیەت و ویستیان هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی ئێستا وەڵاهی لە هەموو کەسێک کە ئێمە دیومانە نیەتی هەیە باسی ئەکا و هیچ کەسێ ئەو وەزعی پێ باش نییە هیچ لایەنێکم نەدیوە وەزعی پێ باش بێ هیچ لایەنێکم نەدیوە حەسکا وەزع بەردەوام بێ بەڵام ئەوەیە کە ئایا چی ئەکرێ هەنگاو چییە چونکە دەبێ هەندێ هەنگاوەکان نەرم بن هەندێ بێنە خوارێ لەو ئەگەر من ڕێیەکم هەبێت تۆش ڕێیەکت هەبێ من نەیگۆڕم و تۆش نەیگۆڕی قەت ناگەینە ئەنجام لەبەرەوە بێ لەسەر بناغەیەک دابنیشن هەوڵ بدەن بە کێشەکانی سیاسین کێشەکان یاسایی نین چونکە وەختی خۆی وترا بە یاسا حەلە بێ نەیانتوانی حەلیکەن پەرلەمانیش لە کارکەوت بەڵام ئەگەر ڕووی سیاسیەوە حەلیکەن چونکە سیستەمی ئێمە لە کوردستان سیستەمێکی حیزبیە نە سیستەمی پەرلەمانیە نە سیستەمی سەرۆکایەتیە حیزبەکان هەموو شتێژان بەدەسا حیزبەکان باڵا دەستن دەبوو بینی خۆیان لە ڕووی سیاسیەوە چارەسەری بکەن ئێستا شەرەبێ وا بکەن و بەڕێی من پەرلەمانی ئایندەکە ئەبێ ئینتیخابات ئەگەر کرا لە کوردستان پێویستە کاربەدەستەکان و لێپرسراوەکان و بریار بەدەستەکان بچنە ناو پەرلەمان دوور نەبن لە پەرلەمان بۆی لەوێ بریار بدەن ببێ بە مەرجع بریاری لێ بدرێ بەڵام ئێستا ئەبینی هەرچی بریاری بەدەستە لە دەرەوەیە ئەوی کە بریاری بەدەستنێ لە ناو پەرلەمانە حتا ئەگەر کاراش بکرێتەوە چی پێکرێ پەرلەمانی وە چونکە سوڵتەی لەسەر کەس نییە دەرەوە هەمووی بریارەکان لە دەرەوەن لێپرساوەکان لە دەرەوەن مەسئولەکان لە دەرەوەن لە پەرلەمانی دنیا سیستەمی پەرلەمانی ڕئیسی حیزبەکان لێپرسراوەکان بریار بەدەستەکان هەموو ناو پەرلەمانن لەبەرەوە پەرلەمان بێ بە مەرجع و جێ بریار ئەگەر ئەو گۆڕانکاریە نەکەن پەرلەمان کاراش بکرێتەوە ناتوانێت شتێکی گرنگ بکە. باشە دکتۆر من پێم خۆشە دواتریان لەسەرم گفتوگۆیە دیسان بەردەوام بین بەڵام ئێستا دەمەوێت سەرنجە بزانم لەسەرەوەی کە کورد داهاتووی چی دەبێت لەگەڵ عێراقدا بە دیاریکراوی نزیکترین حەدەس کە بابەتی لێوەرگرتنەوەی متمانە بوو لە هۆشیار زێباری لە پەرلەمانی عێراقەوە بەسەرنجت ئەم بابەتە چۆن دەخوێنرێتەوە لە گۆشەنیگای ئێوە بە دیاریکراوی کە لێکدانەوەکان جیاوازن بەو پێی کە خەڵکێک پێی وایە ئەم بابەتە بابەتێکی یاساییە پەرلەمان بە ئەرکی خۆی هەستاوە و سەرنجێکی ژێ لەسەرەوەی کە نەخێر ئەم بابەتە بە سیاسی کراوە تەنیا بە جۆرێک لە جۆرەکان لێدان بووە لە کورد و بە دیاریکراویش لە پارتی دیموکراتی کوردستان ئەوەی تۆ خوێنتەوە بەو تەجروبەی خۆت کە لە ناو پەرلەمانی عێراقیشدا و لە ناو بەشێکی زۆر لە کەسایەتیە سیاسەکانی عێراقیشدا هەت بووە لایەنە سیاسی عێراقیەکانیشدا هەت بووە چۆن ئەمەت خوێندەوانێ وەڵای من طبعا زۆر بە دوای ئەوە نەچووم کە لە ناو پەرلەمان لەوێ ڕوویداوە تەفسیلاتەکەی بەڵام ئیمڕۆژ جۆم لە کۆنفرانسی هەواڵی کە لەسەر تەلەڤیزیۆنی ئێوەش بڵاو بۆ شێر زێباری بوو لە عینی وەختا جۆم لە لایەنەکان بوو ئەوانی کە لە بەغا بوون ڕێیان چۆن بووە و چۆن نەبووە بەڕێی من هەردوو ڕوەکەی هەیە یاساییشە و سیاسیشە یاساییە چونکە پەرلەمان حەقی هەیە کۆ بێتەوە لێپرسینەوە بکە ینی بڕوا بسەنێتەوە لە یەکێ لەوانە تەنها یەک خاڵی تیا یاساییەکە وەکو ئیمڕۆ جۆم لێ بوو داوا کراوە کە ئەوە دوا بخرێ حتا محکەمەی باڵا بریارەدا چونکە هوشیار زێباری شکاتی کردووە لە محکەمەی باڵا ئەوان ئەڵێ 25 ڕۆژ ئینتیزارمان کردووە محکەمەی باڵا بریاری نەداوە بەڵام محکەمەی باڵا جاری وایە بریاری دووسێمانیەوێ ئەمەیان هەیە دووەمین لە ڕووی حکوومەتەوە ئەوەنەی من بزانم عیبادی لە نیویۆرکەوە داوای کردووە لە سەرۆکایەتی پەرلەمان
کە دوا بخرێ پەلە نەکرێ لەو شتە دیسان دیارە زۆربەی خەڵقەکە بڕوان نەبووە بەڵام سیاسیشی تایە لە ڕووی یاساییەوە بەو شکڵەیە لە ڕووی سیاسیەوە بەڕێی من سیاسی هەیە زۆر ئاشکراشە لاینی سیاسی تایە جەماعەتی مالیشی بەهێزن لە پەرلەمان دەوڵەتی قانون گەورەترین کوتلەیە لەناو پەرلەمان بەتەنها و خەڵقی تریشەیە طبعاً لەو ناحیە و کوردی یەک نییە لە پەرلەمان وەکو جاران حیزبەکان جیاوازن هەر یەکە شتێ دژی یەکشن نەکە یەک نین ئەوە هەمووی وای کردووە کە بتوانن بەو شێوەیە بڕۆن و مالیکی و جەماعەتەکەی لەگەڵ سەلیم جبوری و جەماعەتەکەی ڕێکەوتون سەلیم جبوری جەماعەتی مالیکی قەرار بوو 105 ئیمزایان کۆ کردەوە بۆ ئەوەی سەلیم جبوری لابن لە سەرۆکایەتی بەڵام پاشی وتیان لا نابین تۆش ئەو شتەی کە ئێمە ئامانەوێت لەگەڵمان بکە ئەوە لەگەڵ سەلیم جبوری لەگەڵ مالیکی و جەماعەتەکەی ڕێکەوتون و طبعاً خەڵقی تریشەیە دژی ئەوە و خەڵقی تریشەیە گوێ لە وەڵامەکانی وشیار زێباری بووە پێڕازی نەبووە هەموو دەیان داوە بەو شێوەی کە دیمان و ئەو ئەنجامەکەی بەو شێوەیە بوو. باشە زۆر جار جۆمان لە پەرلەمانتارانی کورد دەبێت لە بەغدا بۆی کە دەڵێن ئێستا ڕەوتێک دروست بووە لە ناو پەرلەمانی عێراقدا کە ئەم ڕەوتە لە ژێر تەئسیراتی شەقامدایە و کەمتر کەوتووەتە ژێر تەئسیراتی لایەنە سیاسیەکانەوە نمونەش بۆ دەهێنەوە کە محاولە زۆر بووە بۆ ئەوەی ئەم بابەتە ڕوونەدا مەسلەی لێسەنەوەی متمانە لە هۆشیار زێباری کە لایەنی پارتی دیموکراتی کوردستان وەکو بەشێک لە پەرلەمانتاران دەڵێن هەوڵی جددیان داوە بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا بەڵام دوجار بینیمان کە متمانی لێوەرگیرایەوە تا چەند باوەڕت بە دروستبوونی ڕەوتێکی لەم جۆرە هەیە لە ناو پەرلەمانی عێراقدا یان دوجار لایەنێکی سیاسیە کە دەفعی دەکات بۆ ئامانجێکی دیاری کراوە. ئێمە کاتی خۆی لە پەرلەمان دوو دەورەی ئەمە لە پەرلەمانی عێراق بوون پێشەوەش لە جەمعی وەتەنی بوون چەندین وەزیر هێناوێنتە ناو پەرلەمان لێپرساوی تریش لێپرسینەوەیان لێکراوە سوال و جوابیان لێکراوە لە پاشا لە جەلسەیە لە دوو جەلسە جەلسەی سێم کە بریار بووە دەنگ بدەن لەسەرەوەی بڕوای لێپسێنەوەیان نا ڕێکەوتون کوتلەکان و نەبووە ئەو جەلسەیە هیچ بڕوا لێسەنەوە نەبوو لە زەمانی ئێمە بۆچی چونکە کوردەکان لەگەڵ یەک هاوکار بوون و یەک بۆ یەکی داپۆشی و کەم و کوڕیەکان یەکتیاندا ئەم ئێستا دیارە ئەو هاوکاریە بەو شێوەیە نەماوە دژایەتی زۆر بووە و بەعزێ کوتلا هەیە کەوا دژی یعنی ڕێناکەون لەگەڵ یەک دژایەتی یەکن مەسەلەن مالیکی کوتلەکەی هەرچیان پێ بکرێت دژی پارتی دیموکراتی کوردستان ئەیکەن بەڵام پەیوەندیان لەگەڵ یەکێتی و گۆڕان وانە جیاوازە هەر یەکە بە شێوەیەک بە پێی بەرژەوەندی حیزبی خۆی جگە لەوە ئەمەی کە ئەکرێ بەرامبەر خالید العوبەیدی پێش ئێستا و ئێستا هوشیار زێباری وەزیری ناوخۆش نییە ئەمە دژی عیبادیە لەلایەکەوە چونکە عیبادی وردە وردە وا ئەکەن وەختی خۆی مالیکی زۆر دژی ئەوە بوو کە عیبادی بێ بە سەرۆکوەزیر لە جێ ئەو ئێستا ئەوێ وردە وردە وەزارەتەکەی فەشەل پێبێنێ هەڵی وەشێنێتەوە ئێمڕۆ ئەو حتا قسەی ئەوە هەیە کە جەعفەریش ڕەنگە بیهێنن لێپرسینەوەی لێ بکەن بۆی وەزیرە ئەساسیەکان لابەرن لەبەرەوە عیبادیش نیگەرانە بەوە وەکو من بیستومە طبعاً و ئەوەشی تایە یعنی ئەو ناحێشی تایە و لایەکی تریشەوە لەبەرەوە ئەبینن بەسەلەن وەزیرێکی سوننەی عەرەبیان لابرد ئێستا وەزیرێکی کوردیشیان لابردووە ممکنە ئەگەر هیچ نەبێ هەندێ وەزیری شیعەش خۆ بێ لابن خۆ گەندەڵی هەر لەمان نییە گەندەڵی لای شیعەکان زیاترە چونکە حکمیان بەدەستە بەڵام ئەگەر وانە بێ معنایەوەی شیعەیەوێ حکمی خۆی بچەسپێنێ بەهێزی بکە وردە وردە کورد و سوننە زیاتر پەراوێز بکە ئەم ناحیانەی هەموو تایە کە ناحی سیاسین جگە لەوە ناحی یاساییش نەوعێکی ترەوەکو من شەرحم کرد ئەوەڵەوەی بەڵێ دکتۆر ینی بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ڕوویدا و مەسلەی ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەسەر بابەتی بەشێک لە نەوتی کەرکووک و زۆر جار جۆمان لەلایەنەکانی دیکەش دەبێت جگە لە پارتی دیموکراتی کوردستان بۆی کە ضرورە گەڕانەوە هەبێ بۆ بەغدا بابەتی ئەوەی کە نەوە تەسلیمی بەغدا بکرێتەوە بۆەوەی بتوانین ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستانی پێ تێبپەڕێنین سەرنجت لەسەر ئەو بابەتانە بەگشتی چییە بە تایبەت مەسلەی گەڕانەوە بۆ بەغدا بۆ گفتوگۆکان بە تایبەت لەسەر بودجە و
ناردنی نەوت لە ڕێگەی بەغداوە بەڵام لە پاش بینینی هەواڵەکان بە کورتی وەڵامەکە دێوەردەگرمەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان گفتوگۆکەمان بەردەوامە لەگەڵ دکتۆر مەحموود عوسمان کەسایەتی سیاسی کورد. دکتۆر پرسیارم کرد لەسەرەوەی کە بابەتی گەڕانەوە بۆ بەغدا تا چەند بابەتێکی دروستە کە ئێستادا زۆر جارۆک و پێشنیازێک گوێمان لێ دەبێت و لەم دوایانەشدا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی نوێی کرد لەسەر بەشێک لە نەوتی کەرکووک. دەمەوێت سەرنجت بزانم لەسەرەوە بابەتە. من هەمیشە ڕێم وا بووە لە ساڵانی ڕابردووشە کە هەرگیز ئەوە لە بیر نەکەین کە کێشەکانی سەرەکی ئێمە لە بەغایە دەبێ هەوڵ بین لەگەڵ ئەوان چارەسەری بکەین چکە ئێمە بەشێکین لەم وڵاتە تا ئێستا هیچ قوارەیەکمان نییە کە جیاواز بێ لەبەرەوە دائیما گفتوگۆ لەگەڵ بەغا شتێکی باشە و بە گەڕانەوەش حساب ناکرێ و زەرەریشی نییە لە شتی ترەوە. من هەمیشە وتومە کە گفتوگۆکردن لەگەڵ بەغا ئەگەر ئەو شپێ داویستیانەی کە کوردستان هەیەی و هاوڵاتیان و موچە و ئەوەی کە ئێستا بووە بە کێشەیەکی زۆر گەورە لە کوردستان ئەگەر ئەوە دابین بکە پێویستە گفتوگۆ بکرێ و هەوڵی ئەوە بدرێ و نەوتیش لەوێەوە ڕەوانە بکرێ چونکە ئیسپاتیش بووە نەوت ڕەوانەکردن لە تورکیاوە تا ئێستا نەیتوانیوە سربەخۆیی ئابووری بۆ ئێمە دروست بکە و نێشی توانیوە کێشەکانی دارایی هاوڵاتیان جێبەجێ بکە و ئێمە لە قەیرانێکین ئێستا کە نەمانتوانیوە بە ئاسانی لێ دەرچین لەبەرەوە بەڕێی بن دائیمە گفتوگۆ لە وڵغا زۆر پێویستە و دەبێ باز بکرێ و دەبێ هەوڵ بدرێ و ئەوەی کە پێویستە بکرێ بە ئەندازەی ئەوان کە دێنە پێش ئێمەش بچینە پێش چونکە ئەگەر هاتوو ئێمە فکرمان سربەخۆیی و ڕفراندەمیش بێ هەر ئەبێ گفتوگۆ لەگەڵ بەغا بکەیت چونکە نیوەی کوردستان تۆ ئەبێ لەگە بەغا ڕێکەوی لەسەر ڕفراندەم چونکە ناوچەی 140 لەبەرەوە ئەوەش هەر پێویستی بەوەیە تۆ گفتوگۆی جدی لەگەڵ بەغا بکەیت ئەگەر ڕفراندەم و بەرەو سربەخۆیش بڕۆی. بەڵام ناحیەی نەوت و دارایی و پارێز زۆر پێویستە کە تۆ هەوڵی چارەسەر بدەی بۆ هاوڵاتیان یا ئەگەر پێت کرا بەهۆی بەغاوە بیکەی زۆر چاکترە ئەگەر پێت نەکرا ئەوە شتێکی ترە تەبعانە بەڵامێ هەوڵەکە بە جدی بدەی بزانی ئەکرەیان ناکرێ چڕا دێگەکرێ. باشە زۆر جار حکوومەتی عراقی لەگەڵەوەی لایەنی کوردی زۆر متمانەی بەو قەولەنە بۆ قەولیەوەی داوە کە ئەگەر نەوت بگەڕێتەوە بۆ بەغدا ئەوانیش بە شەبوجێ هەرێمی کوردستان وەکو پێشوو دەنێرن و ئامادەیشان نیشانداوە بۆ چارەسەرکردنی هەندێک گرفت بەڵام وەکوتم هێشتا بێمتمانەی کورد هەیە لەم بارەیەوە بەڵام سەرنجی پارتی دیموکراتی کوردستان لەسەرم بابەتە جیاوازە تەنانەت ئەوان پێیان وایە کە دەبێت ئەمە بڕیاری کۆتایی بێ کە ئێمە نەوتی خۆمان بیفرۆشین و ئەوان دەڵێن هەنگاوی دیکە دەبێ بیری لێ بکەینەوە کە مەسەلەی ڕێفراندۆمە بۆ سربەخۆیی و بۆ ئەعلانکردنی دەوڵەت. تەنانەت وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لە زاری سکرتێری ڕۆژنامەوانیانەوە ئاماژەیان بەوە کرد کە ئەمەیان گەیاندووە بە کۆی لایەنە عێراقیەکانیش. بەڵێ بەلام من وەکو وتم ڕفراندەمیش پێویستی بە گفتوگۆی جدی هەیە لەگەڵ بەغا چونکە تۆ ئەگەر لەسەر ڕفراندەم لەگەڵ بەغا ڕێ نەکەوی نیوەی کوردستان ئەەکەی نیوەکەی تری ناتوانانی وەکو پێویستە ڕفراندەمی تیا بکەیت ئەوە گرنگەوە حتا کاک مەسعود خۆی بارزانی خۆی باسی کردووە زۆر جار بە شێوەیەکی جدی ئەمە یەک دووەمین بە قەنەعەتی من حکوومەتی بەغا ئەڵێ تۆ ئەوەنە نەوت بنێرە منیش ئەوەنە پارە ئەدەمێ حکوومەتی هەرێمیش بوتۆتی ئەعلان کراوە ئەڵێ ئامادەین ئەگەر ئەوەنە پارە بنێرێ ئێمەش نەوتەکەی هەموو بۆ بنێرین. ئەم قسەی ئێرە و ئەو قسەی ئەوێ پێویستی بەوە هەیە ورد کرێنەوە لەسەر مێزی گفتوگۆ گفتوگۆی جدیش نەک گفتوگۆیە ئێمڕۆ بچی بۆ بەغاسبەی نەبێتەوە ئێوارە بێتەوە گفتوگۆ نییە. بەزاخر ئەگەر ئەمە ڕوو بە ینی بابەتی دەوڵەت ئەگەر بە کۆتاژ نەهێنێ تەخیری ناکە ینی دوای ناخە ئەم بابەتە
دەبێت کوردە ئێسادا لە هەرێم لانەکەم دەستبەرداری بێ. دەستبەرداری چی؟ بابەتی مەسلەی دەوڵەت و سربەخۆی، چونکە ئەگەر قەرار بێنەوتەکەمان بگەڕێتەوە بۆ ئەگەر قەرار بێنەوتەکەمان بچێتەوە دەستی حکوومەتی عراقی و ئەوان بەشە بودجەی خۆمان بنێ، کەواتە چۆن نەتوانین ئێمە باسی ڕفراندۆم بۆ سربەخۆی و بابەتی دەوڵەت بکەین وانە؟ آخر ئەوەیە تۆ ئەبێ ئەو شتانە هەمووی هەڵسەنگێنی ئەگەر ئەتوانی قەیرانی دارایی خۆت حەلکەی بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ بەغا ئەوە لە هەمووی چاترە، چونکە ئەو وەختە سربەخۆیی ئابووری دروستەکەی کە بناغەیە بۆ سربەخۆی سیاسی هیچ جێهەتێ سربەخۆی سیاسی ناتوانێت بنا بکە بێ سربەخۆی ئابووری، ئەمە خاڵێکە. ئەگەر ناتوانی دەبێت تۆ هەوڵ بی ئەو فیدراالیەی هەتە لە عێراقا بیچەسپێنی کێشەی دارایی حەل بکەی، قەیرانی دارایی حەل بکەی، هاوڵاتیان ڕازی بکەی و لە پاشە لە ئایندا هەوڵ بێ ئەو فیدراالیە وردە وردە هەنگاوی پاش فیدراالی بەرەو سربەخۆی بڕۆی. بەڵام ئێستا گرنگ ئەوەیە تۆ قەیرانەکانت بتانی چارەسەر بکەی. من دڵنیام ئەگەر تۆ ئێستا ئەو قەیرانە بمێنێ وەکو هەیە خۆی بچی باسی ڕفراندەم یا باسی سربەخۆیش بکەی، هاوڵاتیان موچەکەیان لا ئێستا ڕۆژانەتر و گرنگتر و یعنی هەستیارترە. طبعا ئەوە گرنگە لەبەرەوە بەڕێی من ئەبێ فکری لێ بکرێتەوە لایەنی دارایی، لایەنی سیاسی و عینی وەختیش هەوڵ بدەین کەەوە ئەو گفتوانەی لەگەڵ بەغائیکەین. هەندێک لەو لایەنانە کە تەرەفی سێ من لەو گفتوگویانە هەبن وەکو شاهید وەکو میانجیگەری ئەوانە لە بینە، چونکە ئەوانە زۆر زەختمان لیەکەن کە ئێمە لەگەڵ بەغا چاری بکەین وەکو ئەمریکا و UN و ئێران و ئەمانە، بەڵام کاکەوینە گفتوگۆ لەگەڵ بەغا هەمویان دوورەکەونەوە نایەنە پێشەوە، نایەنە هاوکاریمان بکەن بۆی لەگەڵ بەغا بگەینە بەعزێ ڕێکەوتن و ئەوانیش ئیمزایکەن یا ئەوانیش ئاگدار بن تا جێبەجێ بکرێت، چونکە زۆر جار ڕێکەوتن نەکرێ جێبەجێ ناکرێت لە پاشە ئەم تەرەفە ئەڵێ خەتای ئەوە ئەویش ئەڵێ خەتای ئەوە، تەرەفێکی سیاهمیش نییە کە بڵێ وابوو یاواکرا. داری واشەیە گفتوگۆ کراوە وردەکاریەکانی هەمووی نەنووسراوە لە کەیشتونە سەر وردەکاری ناکۆچی پیا بۆ لە بینیان وەکو ئەو گفتوگوانەی کە بۆ مەسلەی نەوت کرا لە سەرەتای ئەم ساڵا مەسەلە. لەبەرەوە بەڕێی من ئەو خاڵانە ئەبێ هەموو ڕەچاو بکرێ و زۆر بە وردی تەماشایان بکەین. دەگەڕێمەوە سەر دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بەو پێیکە وەکو خۆ داماژەت پێکرد، هەم لە نزیکەوە گوێت لە بارزانی گرتووە، گوێت لە نەوشیروان مستەفا گرتووە و لە پاڵەوەشدا دۆخەکە وازەحە، ینی بۆ ناکۆکیە سیاسەکە بە دیاریکراوی لە هەرێمی کوردستاندا. پێ دوایە بگەنە چارەسەر، ئەگەر نا دەبێت چاوەڕێی چی بکەین ینی؟ وەڵاهی من ئومێدەوارم بگەنە چارەسەر، نازانم ئەگەنە چارەسەیانە ئەو ئومێدەت بۆ دروست بوو لە دوای گوێگرتن لە نزیکەوە لەو دوو سەرکردەیە ئەو ئومێدەت بۆ دروست بوو؟ ئەوە ئێستا ڕێی ئەو دوو سەرکردەیە مەسەلەوە نییە من بیبینم یایکی کە هەمووی بڵاو بۆتەوە هەموو عالەمیزانێ ئەبێ هەندێک بێنە پێشەوە لە یەک. من قەناعەتم وایە دەبێ هەوڵ بدەن ئەگەر ئەتوانن هەندێک ڕێکەوتن بکەن لە بینی خۆیان بە شێوەیەک تا هەڵبژاردننی ئایندا، چکە هەڵبژاردننی ئایندا هەمووی ساڵێکی ماوە، لە هەڵبژاردننی ئایندا ئەتوانن ئەو وەختە بە شێوەیەکی کە ڕەفتار بکەن، حکوومەت بە شێوەیەکی کە دروست بکەن. ئەگەر ناشتوانن ئەوە بکەن بەڕێی من ئێستا لەم کاتە پێویستە بە شێوەیەک ڕەفتارێ بکەن پەرلەمان کارا بکرێتەوە، حکوومەت ئیشی خۆی بکە و ئەگەر لایەنێک و هەموو بەیەکەوە ناتوان لە حکوومەتا بن هەندێکیان لە ئۆپۆزیسیۆن بن، بەڵام تەبعاً ئامادەکاری بکەن بۆ هەڵبژاردنێکی پێشوەخت زووتر لە کاتی خۆی هەڵبژاردن بکەن. ئەمانەن ئەو خاڵانی کە پێویستە، بەڵام بەم شێوەیە بمێنێ چەقبەستوو بێ و کەس نەچێتە پێشەوە لە کەس و نەتوانن بەیەکەوە جێبەجێ بکەن و دانەنیشن. ئەوە شتێکی زۆر خراپە بۆ کوردستان و پێگەمان لە بەغا لاوازەکە، یەکێتی ڕیزمان لە بەغا نەماوە، پێگەمان بەرامبەر ئێران و تورکیا و ئەمریکا و UN و هەموو لایەکی تر لاوازەکە
وەزەرەرمان لێ ئەدا وەکو کورد تەواو. باشە بە نەتیجە چی ڕووەدا ینی چونکە ئێستا هەم ناکۆکیە سیاسەکە جۆرێک لە ڕاڕایی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە و لە پاڵەوەشدا قەیرانەدارایەکە دیسان بارگرانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە یعنی ئەگەر ئەم لایەنانەش نەتوانن چارەسەرێک بدۆزنەوانێت دەبێت چاوەڕێی چی بکەین؟ وەڵا هیچ ئەوەیان بڵێم چی یعنی ئەگەر نەتوانن چارەیە بدۆزنەوە ئەو وەختە ممکنە وردە وردە ئیشەکەمان بەرەو ئەوە ئەڕوا دوو ناوچە بێ هەر ناوچەی لەلایەنێکەوە جێبەجێ بکرێ و دەوڵەتی دەرەوەش دەوڵەتێک لەگەڵ ئەم ناوچەیە بێ دەوڵەتێک لەگە ئەولابی ممکن تورکیا لەملا ئێران لەولا بەغاژ لەگەڵ ئێرانە چکە بەغا زیاتر بەلای ئەولابێ وەختە ئەکەوینە حاڵەتێکی وەکو پێڵێن دوو ئیدارەی با بە ڕسمیش دوو ئیدارەی نەبێ بەڵام عملیە وای لێ دێتەوە وە شتێکی خراپە و ئەوە دژی بناغەی ڕفراندەمە دژی بناغی سربەخۆییە لەبەرەوە ئەگەر ئەمانەوێ ڕفراندەم بکەین ئەگەر ئەمانەوێ بەرە مافی چارە نووس بڕۆین دەبێت دژی ئەوە بین و هەر یەکە تۆزێ لە داواکانی خۆی بێتە خوارێ و نەرمتر بێ لەوەی ئێستا هەیە و بۆ ئەوەی بگەنە ئەنجامێک چونکە ئەگەر هەر کەسە داوای خۆی بمێنێ و نێنە خوارێ لە داواکانی خۆیان و هەر یەکە توند بێ لەگەڵ ئەوی تر ناگەیتە ئەنجام کە نەگەشتیتە ئەنجام ئەو وەختە میلەتەکە زەرەکە و حیزبەکانی هیچیان فایدە ناکەن ئەگەر میلەت نەگەیشت بە ئامانجەکانی خۆی هیچ حیزبێ بە تەنها ناگا بە ئامانجی خۆی و زەرەری ژەکە و ممکنە زەرەرێکی زۆری ژەکەین لەو ڕۆ ئەمە جگە لەوە ئێمە ئێستا لە ئاستی نەتەوەییش کێژەمان زۆرە بۆ نمونە ئێمە لەگەڵ ڕۆژئاوا لە بینی خۆیان لە بینی پەیەدە و ئەنە کەسەوانە لەگەڵ باکوور کێشە هەیە لەگەڵ کوردی ڕۆژهەڵات بینی خۆیان کێشە هەیە یعنی ئاستی نەتەوەی ژێمە نەمانتوانیەوە چوارچێوەیەکمان هەبێ کە وەکو بڵێن خەباتی نەتەوەی لەو چوارچێوەیە هاوکاری یەکبین کێشە زۆرە لە بینی پارچەکانی ئەوەش یەکێکە لە کێشەکانی تری ئێمەوە لە دەرەوە ئەوانەی دۆستی ئێمەن ئەوانەی کە هەمیشە یارمەتیان داوین زۆر لایەن سەیرە ئەو وەزعە ئەڵێ ئەمە چی ئەقەومێ بۆوە ئەکەن بۆ هۆکاریاتوە ئێوە کێشەتان چۆتە پێش لە هەموو دنیا بۆ ئاوا بە دەستی خۆتان ئەیبەنەوە دواوە و پچوشیەکەنەوە گەورە بۆ پچوشیەکەنەوە ئەمە سوئالی هەموو دۆستێکی ئێمەیە لە دەرەوە کە ساڵەهای ساڵە دۆستی ئێمە بوون و ئێمەش وەڵامێکی زۆر ڕوونمان پێ نییە بووە. باشە دکتۆر سەرنجەگەی لەسەرەوەی کە کورد لە ناو خۆیاندا ناتوانن بۆ خۆیان کێشەکانی خۆیان چارەسەر بکەن ڕەنگە وەکو ڕابردوو چاوەڕێی دەستی دەرەوە بن تاوەکو بێت جۆرێک لە ئاشتەوایی و سەقامگیری دروست بکە پێت وایە کە بگاتە ئەوەی لایەنی دەرەچیتە دەخول بکات و دوجار وڵاتێکی بێگانە بە کورد بتوانێ لایەنەکان ئاشت بکاتەوە و ئەم دۆخەش ئاسایی بکاتەوە؟ بەڵێ کۆن ئەمە ڕووی داوە بەس بڕوان ناکەم ئێستا ڕوو بدا بەڕێی من بۆچی چونکە کۆن شەڕی براکوژی هەبوو یەکتریان کوشتووە کە یەکتریان کوشتووە تەوان بەرژەوەندی ئەو وڵاتە نەبووەکەەوە ئەو کوشتن و خوێن ڕشتن و ئەوانە هەبێ هاتوون تەدەخولیان کردەوە وەکو ئیتفاقی واشنتۆن و ئەم شتانی کە هەیە بەڵام ئێستا پێشمەرگە شەڕی داعشەکە هەمویان بەیەکەوەن ناکۆچی لە بینیانە نییە زۆر قارەمانانە ئەو شەڕەکەن بە شێوەیە کە سەرنجی هەموو جیهانیان ڕاکێشاوە ئاسایش هێزەکانی ئاسایش لە ناوەوە ئاسایشی کوردستانیان پاراستووە بە شێوەیە کە وەزعی کوردستان ئێستا زۆر ئاسایشەکەی یعنی بەرقەرارە لە زۆر شوێنیکەی دنیا لەبەر ئەوە ئەوان کابینن ئاسایش لێرە بەرقەوامە هێزەکانی ئاسایش کارەکەن و لە جەبهەکانیش پێشمەرگە یەکن و بە یەکەویژەکەن نابینن کەوا شتی گەورە هەبێ ناکۆچی بینی حیزبەکان هەیە لا گرنگ نییە و ممکنە مانعیشیان نەبێ ئەو ناکۆچێ بمێنێت تا فاکتۆری کوردی زۆر بەهێز نەبێت لەبەرەوە من چاڕوان ناکەم کە کۆن چۆن هاتوون جارێکی کە وەکو کۆن بێنەوە ئەو کێشانە چارەسەر بکەن دەبێت کورد خۆی دەستپێشکەری بکە کورد خۆی چارەسەری بکە ئەگەر خۆی خەریک بێ چارەسەری بکە ڕەنگە لایەنی کەش هاوکاری بکەن. باشە من کۆمنتێکا تۆ پێم خۆشە بۆت بخوێنمەوە حەمەد تایر نووسیوێتی
ئایا ئەم دۆخەی ئێستا خەڵکی کوردستانی تێکەوتووە دەگەڕێتەوە بۆ فەشەلهێنانی سیاسەتی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لەم ڕێگەی ویستێتی سەرنجی تۆ بزانێ لەسەر سیاسەتی ئیدارەدان و ئابووری لە هەرێمی کوردستان. بەڵێ من باسم کرد یان سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستان نەمانتوانیوە کێشەکان لەگەڵ بەغا چارەسەر بکەین چکە بەغاش هاوکارمان نەبووە زۆر چاگەزان ئێوە چه زمانی مالیکی زمانی عیبادی زۆر هاوکاری کورد نەبوون کێشیان زۆر بۆ ئێمە دروست کردووە موچەی بڕیوە بجێ بڕیوە هەموو شتێ بەڵام نەشتوانراوە مهم چارەسەر بکرێ لەبەرەوە ئێمە فکری ئەوە کراوە کە لە دەرەوە بتوانین چارەسەر بکەین یعنی ئەلتەرنەتیڤێکی تر دەبێت ئەوەش سەر نەکەوتووە لەبەرەوە فعلەن نەمانتوانیوە کێشەی دارایی و کێشەی ئابووری چارەسەر بکەین و ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێ حتا بەنیوە موچەش نەتوانراوە لە کاتی خۆیان هەمووی دابین بکرێ لەبەرەوە من تەسەوەرەکەم نەتوانراوە و دەبێت زۆر هەوڵ بدرێ ئەوە گرنگترین کێشەیە کە ئێستا ئێمە کەوتوونەتە ناوی. زۆر سپاس بۆ دکتۆر مەحموود دۆسمان کەسایەتی سیاسی کورد سپاس دەکەم کە لە ماوەی ڕابردوودا لە بەرنامەی تا و توێ میوان بووی. زۆر سپاس. ئازانێ نافتی سپاس بۆ ئێوەش سپاس بۆ کۆمنتەکانتان تا بەرنامێکی دیکە هەرشاد بن.